ئەوەی وەکو پرسیارم نەبوو تەنها تێبینێکم هەبوو لەسەرەوە بابەتێک کە کاک دکتۆر باسی کرد بابەتێکەش باسی مۆدرن و پریمۆدرنی کرد لەم نۆرمانەیە و لەم سیستمی پەروەردەکردنەیە کە لە پریمۆدرنە نمونە مێتافۆرەکەی موسای هێنایەوە یان جەماعەتی خۆمانی هێنایەوە کە چۆن باوک بە حکمی ئەوەی کە باوکێکی بایۆلۆژیە و حەقی ئەوەیە کە منداڵەکان وەکو ئەرک بەخێو دەکات حەقی ئەوەشی هەیە کە بێت بە خاوەنی منداڵەکان بەڵام کاتێک کە باسی دەوڵەت دەکەین سێرەکەن لە دەوڵەتی مۆدێرنا مەسەلەن کە دکتۆر باسی کرد وتی لە دەوڵەتی مۆدێرنا حکوومەت هاتووە جێگەی باوکو دایکە بایۆلۆژیەکەی گرتووەتەوە بۆتە باوکو دایکێکی سۆسیۆلۆژی ئەم ئەبێتە بەخێوکر و پەروەردەکار و مافی تەداخلی هەیە لەناو ژیانە لەناو سنوورە خێزانیەکاندا کە پێشتر مەسەلەن باوکەکەیان دایکەکە خاوەن بۆ کەسێکی تر یا عایلەیەکی تر بۆیان نەبووە تەداخل بکەن بەڵام لە مۆدێرنا باوکێک ناتوانێت هەموو شتێک بکات چونکە منداڵەکەی منداڵی حکوومەتە خۆشی هەرخودی باوکەکە یا دایکەکە تاکێکە لە ناو بەڵام ئەگەر ئێمە بین سەیری ئەم سیستمانە بکەین سێرەکەن لە سیستمی ئەم سیستمە نوێیەدا ئەم مۆدێرنەدا کە حکوومەت هاتووە وای کردووە چی کردووە جگەل لەوەی کە هاتبێت سنووری خێزانەکەی گەورەتر کردوێت بۆ نمونە تاکێکی عراقی حکوومەتێکی عراقی هەیە کە بە پێی یاسا بە هەموو شتێک مەسەلەن هەڵس و کەوت لەگەڵ تاکەکانی هاتە بۆ کابرایەکی سعودی نییە بێت تەداخل بکات لە ناو دەوڵەتی عراقا بڵێ بە عراق بۆ بەم شکڵە لەگەڵەوە تاقی هەڵس و کەوتەکە ئەگەر قرار بێ وابێت مۆدێرنە چی بۆ ئێمە هێناوە جگەل لە گەورەکردنی قەبارەی دەسەڵاتەکە یان خێزانەکە سپاس بۆ هەموو شتێک دەستان خۆش من پێم وایە لەو ئاڵوگۆڕەی کە لە نێوان کۆمەلگای شتوکاڵی و کۆمەلگای مۆدێرنا دەکرێت هەر بەتەنها لە چوارچێوەی خێزان ئەم ئاڵوگۆڕە نەکراوە بۆیە مەسەلەوەی کە ئەو برادرە لە ئاخری کە قسەی کرد یانێ ئەو ئاڵوگۆڕە لە کۆمەڵێک شتی دیکە گەورە کراوەتەوە هاتوۆتە ناوی ئەوەی کە نمونونەکەی عراقی هێناوە بۆ مەسەلەن لە عراقا مەسەلەن هەر بۆمنەوە ئەگەر من هەندێک نمونە بێنەوە مەسەلەن لە هەموو بارێکە و لە عراق لەبارەی تەکنۆلۆجیاوە زەن ئێمە هەموو شتێکی مۆدێرنەمان بەدەست گەیشتووە یعنی ئەوانەی کە تۆ دەتەوێت لە عراقا لەو مۆدێرنەی کە لە دەروی وڵاتە هەیە ئەمەش لە عراق و لە ئەفغانستانیشا بەدەست دەکەوێت بەڵام چی نەگەیشتووە بە ئێمە لەوە یعنی لە ئێمە کوێ باسەکەمانە سەر کوردستان و پەروەردەی کوردستانیشە چی شتێک وای لێ کردووە کە ڕێگرە نەگاتە ناو کوردستان و وڵاتانەی تر هەیە من پێم وایە پەیوەندی بە کۆمەڵێک ناوەندەکانی ئەم سیستەمە هەیە کە هیچ دەستکاری نەکراوە مەسەلەن سیستەمی ئابووری لە کوردستان و لە عێراق دەستکاری نەکراوە سیستەمی پەروەردە دەستکاری نەکراوە سیستەمی یاسایی دەستکاری نەکراوە سیستەمی تەندروستی دەستکاری نەکراوە ئەگەر سەیری مەسەلەن مۆدێرنە بکەیت بە نەوێک ئەگەر تا ڕەخنەشمان لەسەری هەبێ مەسەلەن ئەوەی کە ئەو نمونانەش باز دەکەی بەڵام لە عادێکە لە چوارچێوەیەکە ئەو سیستەمانە ئاڵوگۆڕی بەسەر داهاتووە سیستەمی ئابووری جۆرێشترا یاسادانان جۆرێشترا مەسەلەن خەستەخانە تەندروستی جۆرێشترا ئەمانە وای کردو مەسەلەن ئەم مۆدێرنەش نەقڵ کاتە بەتەنها لە چوارچێوەی قسەکردن و مەسەلەی دیموکراسی کە هەڵبژاردنێکە 4 ساڵ دەکرێتن و چۆزانم پەرلەمان دەگۆڕێتن و یا ئەوی تەلەڤیزیۆن و تەکنۆلۆجیا هاتووە ئەمانە وای لێ کردو ڕۆی نارێ ئەمەش مۆدێرنە لە کوردستان هەیە بەڵام دەبینین نە ئەوان دیکەی نییە هەتا تایفەگەری کە دروست کردیە لەگەڵ تایفەگەریە لەگەڵ عەشیرەتیە لەگەڵ کۆمەڵێک مەسەلەن هەتا ئەفکاری دواکەوتووی کۆمەلگاشە کە زیندوو کراوەتەوە مۆدێرنە خەریکە لە کوردستان و لەوانە زیندوو دەکات من پێم وایە ئەوانە بڕێک بەلەو بۆ خۆم گوتم منم ئاز دەکەم بچمە سەر نەتیجەگیریەکەی بەجا زیاتر وەکو پرسیار یا قسە دانێ زۆر جوان بڕێتە ناو بابەتەکانەوە تێگەشتن لە کۆمەلگا و خێزان دەرکی مۆدێرن و مۆدێرنەکەیە بەس پێشتر باسیەوەمان کرد خۆی کەرامەتی مرۆڤ پارێزراوە لەم جسم مۆدێرنەیە بۆی کە پەدای سێربچینەکان لەژێر کەسکی لە دابینی ناکات باوکە گەورەکە دابینی یەکات بەڵام ئەم باوکە بڵێ چاودێری کەسێکان چاودێری کەسی ناکات چاودێری شوقی تۆ دەکات لەوەیە تۆ بڵێ بەکار
پرسیارەکە کاکارال ئەوەیە ئایا من ئێستا هەر بڵین ئەو سیستەمەشی دەکەم و باسی دەکەم یاوەکو دەمەوێ بڵین ڕەخنەشی بکەم. یانێ ئەو شتانەی کە من ئێستا لێرە دێڵێم لەبارەی ئەو سیستەمەوە ئەوانتان کە لەوێ دەژین هەست دەکەم بەتایبەتی لەو شوێن لە وڵاتانە دەژین کە فعلا حکوومەتەکە باوکایەتیەکەی خۆی دەکات ینی یا بڵێن ئەو باوکە سۆسیۆلۆژیە هەیە لەوێ هەستی پێ دەکەن و تێدەگەن کە چی دەڵێن یانی شتەکان زۆر زۆر وازەحن بۆ ئەوانەی کە لەوێ دەژین. لەوانەیە بۆ کەسانێک کە لە ناو سیستەمانە ژیابێت بۆ شکڵی کە ئەو کەسانە لەوێ دەژین و بەرەو باوکە دەکەون چ بەر سزاکانی بکەون یا بەر ئەوەی کە دێکا بۆ تاکەکانی ئەم شتێکە من دێڵێم زۆر زۆر بۆن بێت. لەگەڵەوە شارڕوونە بەڵام شتێکە ئەس دەکەم ئەگەر ئەو کەسانش لەوێ دەژین و لا حەزەی ناکەن ینی لەبەرەوە ئەوەنە تۆ بیلەوە دەکەیتەوە چۆن بژیت بیلەوە ناکەیتەوە ئەو شتانەی کە لەگەڵت دەکرێت چۆن ناوە ئەو مۆراڵە چۆنەکە پێڕەوی دەکەیت ینی هەروەکەوەی کە چۆن کەسێک زمان باوەردی بەکاردێنێ نظامەکە و نەریتە بەکاردێنێ کە زمانە لە ناو مێشکمانە بەڵام بەبێەوەی بیرکەینەوە لە زمان خۆی بزانینەوە نظامە چۆن کار دەکات. من لێرە نظامەکە سیستەمەکەشی دەکەم وەشیکردنەوەی سیستەمەکە بە جۆرێک لە جۆرەکان تۆ دەچیتە ناو زانستەوە بەڵام بەکارهێنانی وردی سیستەمەکە دەکرێت تۆ ینی تاکە کەس ئەو سیستەمە تاکێکی ئەوروپی و یاسەر بە و مۆراڵە مۆدێرنە بەبێ ئاگایی ئەو مۆراڵە وەردەگرێ ینی و پەیڕەوی دەکات و خۆی پێوە دەگرێت و دەتوانێت ئاوا بێ کە سیستەمەکە لە لای سیستەمەکە بکات. بەس لێرە ئێمە دەچینە ناو ئەو سیستەمەی کە لە ناو مێشکی ئەم کەسە ئەوروپیا کارەکە دەکات وە چی لە ناو ئەوە هەیە بۆ چی لە ناو ئەوە هەیە وای لێ دەکا ئاوا بێ بەڵام بۆ نمونە کەسێکی ڕۆژهەڵاتی ئاوا بێت و کەو نەکەدیانی من ئەوانە لە ڕاستیاشی دەکەمەوە جارێ یەکەم جارێمە دەبێت بۆەوەی ڕەخنەی شتێک بکەین جارێ هەر ئەسڵن دەبێت زۆر بە قوڵی بچینە ناوشتەوە و بە وردی هەموو لایەنەکانی ببینێت دوای ئەوە دەتوانین ڕەخنی بکەین. من پێم وایە ئەگەر ئێمە بەراورد بکەین لە بینی ئەو سیستەمە مۆراڵی سەردەمی کوشتتوکاڵی یا تر لە مەجالە پیشەیی و ناپیشەیەکە ئابێت لە هەردوو مەجالەکە لەگەڵ ئەو سیستەمە مۆدێرنە یانی ئەو سیستەم مۆدێرنە بێگومان ینی سیستەمەکە باشترە لای من چونکە ئەس دەکەم ئازادی تاکتیایە فراوانترە لە ئازادیانی تاک لە ناو سیستەمە کۆنەکە و اختیاری تاک ئەو مۆدایانی کە هەیە اختیاری تاکە کەس زیاترە لەو مۆدایانی کە لە ناو خێزانە و جگەر لەوەش من لە ناو بۆ نمونەسی ئەو سیستم مۆراڵە مۆدێرنە کەسێک خاوەنداریەتیم ناکات کە وەکو خۆمە ئەوش وەکو من مرۆڤە نابێتە خاوەن و نابێتە حکومەت بەسەرمەوە و نابێتە خوا بەسەرمەوە بەڵام لە ناو مۆراڵە مۆدێرنەکە بەلایەنی کەمەوە ئەوەی کە فرمان دەکات بە من کەسێک نییە کە هاوشانی خۆمە و کەسێک نییە کە مەشاعریە بێ کە بریندارە بکە کەسێک نییە کە سایکۆلۆژیە بێ کەسێک نییە بتوانێت بەڕقەوە سیر بکە و ینی من جەنگێکی سایکۆلۆژیم لەگەڵ ئەوانی و ئەو هیچ برینێکی سایکۆلۆژی لەم نادروست ناکات بەڵام لەگەڵ ئەوەشا کۆمەڵە فرمانی هەیە دەبێ من جێبەجێ ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر لە ناو یانی ئەگەر لە ناو مۆراڵی کۆنە باوک فعلەن وەکو بڵێیات لە قەبی لە سەرەتاییەکانە باوک وەکو خاوەندەکەی لێ دەیێت ئەگەر یا خاوەند لە ناو باوکە لە ناو خێزانە خۆی بەرجەستە کرد بێ ئەم جارە لە ناو حکومەتە لە ناو دەوڵەتێکە خۆی بەرجەستە دەکات و ئەم خاوەندە یانی تاکە کەسێکی هاوشانی من نییەوە کەسێکیش نییە هەر شتێکی ینی نظامێکە کە و من خۆم بەشدارم وەکو لەوە کە ئەو نظامە دەنگم پێداوە ئەمەم کردووە کە ئەو سیستەمە هەبێت لەبەرەوە خۆم بەشدارم لەوە کە ینی خۆم اختیاری باوکەکەم کردووە بەلایانی کەمەوە من خۆم اختیاری ئەو باوکەم کردووە بەڵام لەوی تر کە تۆ لە ناو خێزانێکیت کاتێک کە باوکەکە بەو معنایی کە دەبێتە خاوەندێک فرمان دەکات لە ڕاستیە خۆت اختیاری نەکردووە ینی تۆ
هەر لەگەڵ لەدایکبوونتا فعلەن کۆی لێیت لەگەڵ لەدایکبوونتا تۆ خاوەنی خۆ بیت. بەڵام لە کۆمەلگای مۆدێرنا تۆ لەگەڵ لەدایکبوونتا لە دایک و باوکە بایۆلۆجیەکە دەستەمرێتەوە بەوەی کە لە نەخۆشخانەیەکە تۆ ئەموکو منداڵێک دەبێ ببی، دەبێت لەوێت تۆمار بکرێت، دەبێت ناوت بخرێتە سەر ناوی باوکە سۆسیۆلۆژیەکە. و تۆ ئیتر کوڕی ئەو حکومەتێک، تۆ ئیتر هاوڵاتی تە لە منداڵیەوە تۆ هاوڵاتیت، و لە منداڵیەوە حکومەتە ئیتر خەمت دەخوات، ئەو باوکە نادیارە خەمت دەخوات. و ئەو باوکە نادیارە دێتە ناو خێزانەکەتەوە، پارێزگاریت لێ دەکات لە خێزانەکەت ئەگەر بێت و وەکو بڵێ بریندارت بکەن، ئەگەر بێت و ینی مۆراڵەکە یانی خێزانەکە ئاوا بێکە ئەو منداڵە تووشی یەک دنیا نەخۆشی سایکۆلۆژی بکات، منداڵەکەی بەر شەق و زلە و ئەوانە داخات. ینی ئەمە شتێکە کە لە ناو باوکەکە مداخەلە دەکات کە نابێتەوە ئەم منداڵە وا لێ بکەی، و ئەگەر ئەم منداڵە وا لێ بکەی یعنی من دەی بەمەوە بۆ لای خۆم، چونکە من خۆم باشتر لە تۆ بەخێری دەکەم. یعنی لێرەوە ئەوە بەڕاستی بۆ خۆم وەکو باشی و خراپی بەراورد بکەی، من پێم وایە بیرکردنەوەی مرۆیی یعنی باشتر عەقڵی باشتر بۆ داهێنانی ئەو مۆراڵە بیری کردوێتەوە تا مۆراڵەکەی پێشخۆی. ئەی بەڵام خراپیەکانی لێکات. خراپی لە سیستەمە مۆراڵەکان لە سیستەمی دەوڵەت نەتەوایە کە مەوزوعی کولتوری ڕەبط کردووە بە مۆراڵەوە واکردوونیەتیەوە بە یەک، و جۆرێک لە تۆتالیتاریزمی کولتوری دروست کردووە کە کورد بەر لە هەموو کەسێک باجەکەی داوە. و ئەگەر بتەوێت تۆ زیاتر لەوە بیرکەیتەوە کە ئەوان بیریان کردەوە لە دانانی ئەو مۆراڵە، و هاتن دەسەڵاتیان لە خێزان باوک سەندەوە، لە کەنیسە سەندەوە بۆ نمونە، و دەسەڵاتەی کە بەسەر تاکەوە هەبوو، و ینی ئاینیان جا کردەوە وەکو ئەوەی کە ئیشی خۆی بکە و تێکەڵ بە دەسەڵات و سیاست نەبێت، و لەلایەکی ترەوە دەسەڵاتیان لە باوک و خێزان خاوەنداریەتی کۆن سەندەوە، دەبوایە مەوزوعی کولتوریش بەڕاستی لە باوکەکە جیاکەنەوە. یعنی ئەمە بە پێچەوانەوە، یعنی دەبوایە وەک چۆن ئاینیان لە سیاست جیا کردەوە، کولتوریشیان ببردایەتە دەرەوەی سیاست. یعنی چی کولتوریان ببردایەتە دەرەوەی سیاست؟ یعنی نەدەبوو زمان سیاسی بکرێتەوە بۆ، نەدەبوو من لە ناو دەوڵەتێکام زمانێگەڵ دەبژێرێت کە هەموو کۆمەلگاکە قسەی پێ بکەن بۆ ئەوەی عەلاساس مۆراڵێکی چوونیەک دروستکە، و ئەو مۆراڵە هەموو تاکەکان بگرێتەوە. بۆ ئەوەی ئەم مۆراڵە هەموو تاکەکان بگرێتەوە دەبێت بە یەک زمان ئەم مۆراڵە فێری منداڵ بکرێت. لە کاتێکا تۆ دەتوانی بە چەند زمانێک چەند زمانە و منداڵە فێری ئەو مۆراڵە بکەیت. بۆ نمونە سویدیەکان بە سویدی هەمان مۆراڵی نەرویجیەکان و هەمان مۆراڵی ئەڵمانەکان و هەمان مۆراڵی بەریتانیەکان کە مۆراڵێکی مۆدێرنە فێری منداڵەکان دەکەن. و ئەم بە سویدی فێری دەکا و بە ئینگلیزی فێری دەکا و بە فەڕەنسی فێری دەکا و یعنی هەموو زمانەکان بەکار دێن بۆ ئەوەی تۆ مۆراڵە فێرکەی. لەبەرەوە یعنی چون یەککردنی زمانی سەپاندنی زمان کە من بە زمان بە کولتور دەزانم، زمان پەیوەندی بە مۆراڵەوە نییە. ئەم زمانە یعنی تۆ بێنی بڵێ لەبەر ئەوەی من دەمەوێت مۆراڵێکی چوونیەک دروستکەم و کۆتایی بۆ مۆراڵەی کۆمەلگای کوشتوکاڵی بێنم، دەبێت یەک زمان بەکاربێت لە ناو چوارچێوەی لە ناو سنووری سیاسی دەوڵەتە. و غەڵەتە کوشندەکەی عەقڵی ئەوروپی لەویا بوو کە کولتوری لەگەڵ مۆراڵە بە یەک زانێت. و ئێستاش کە باسی مۆراڵ دەکەن هەر دەڵێن کولتور. بۆ نمونە گەلنە لە کتێبەکەیە دەڵێ چوونیەککردنی کولتوری. لە کاتێکا چوونیەککردنەکە دەبوایە مۆراڵی. یعنی من پێویست ناکە بە ئینگلیزی گۆرانی بڵێم بۆ ئەوەی ئەلاساس ئەو مۆراڵە ئەوروپیەمە بێ، دەکرێت من ئەو مۆراڵە ئەوروپیەمە بێ، ئەو مۆراڵە مۆدێرنەمە بێ، بەڵام بە کوردی گۆرانی. وە کێشەکەی من لەگەڵ دەوڵەتی مۆدێرن لێرایە، وە کێشەی ئەوەیە کە دەبێت کولتور لە سیاست جیا بکرێتەوە، لە دەوڵەت جیا بکرێتەوە. وە کولتور ئەسڵەن شتێکە نابێ بخرێتە ناو یاریەکەەوە، نابێ بخرێتە ناو تایان دیاری دیموکراسیەوە،
نابێ بخرێتە ناو بردنەوە دۆڕانە وە کولتور شتێکی پیرۆزە هەر وەکو چۆن ئاین شتێکە کە نابێ بخرێتە ناوە یاریانەوە و ئاین بەشێکە لە جۆرەکە لە کولتور لە ڕاستیە هونەر جۆرەکە لە کولتور زمان کولتورە و ئەمانە نابێ بخرێنە ناو منافەسەی سیاسی و ئەمان بەس ئەمانە نەگەر نەخراوە بەڵکو وجودی سیاسی ئەو دەوڵەتەی لەسەر دامەزراوە لەبەرەوە وجودی سیاسی ئەو دەوڵەتەی لەسەر دامەزراوە زمانە کراوەتە مقەدەس ئەگەر ئەو زمانە دەستی لێ بدرێ ئەگەر خەڵکی ئەو چوارچنوەرە سیاسیە بەو زمانە قسە نەکەنەوە کوفریان کردووە ئەوە یعنی پیرۆزی دەوڵەتیان تێکشکان و لێرەوەیە من مشکلەکە مشکلەی ئەوە لە ڕاستیان لە مۆراڵەکانە لە مۆراڵەکە ئەوە کراوە تەمەن کێشەی خۆیە و مۆراڵەش ینی مۆراڵێکی تەواو و میسالی نییە بەڵام من پێم وایە مۆراڵێکی باشترە لەو مۆراڵەی کە پێشتر هەبوو و هەست دەکەم مرۆڤ بە پێی دینیش و بە پێی هەر شتێکیش ینی بەڕاستی خۆی بەرپرسیارە ولا تزر وازرة وزر أخرى يعني أجر بيدينيش بيتوكل لو دنيا دادقاي دكري لراسيا لسر براكت دادقاي ناكريد لسر من دالكت دادقاي ناكريد بون منا نوح أجر دادقاي بكري لسر من علكاني وأما نوح مسؤول لمن علكاني دبي نوحش وكو من علكاني أمان السزاب شو كاو دوري ولا وي من علكي واحد وأما طبعا شتي تريد تشتنا موضوعي وليرا براسي هم لآين وك أخلاق نقوكو مذهب وقانون وأوانش شريعتك هي أو بنما أساس يعني روح يعني آين حق بهرتا كيقددا كخاوني خوي بيه كبر بسيارة لخوي وكسرب خوي بيه وأوي بيداليه أجر توم مردي لو دنيا دادقائي كبو تۆ لەسەر خۆت سزا دەکرێ یا پاداش دەکرێ لەسەر قوڕەکەت دەمە ناکرێت وەکو کوردەواریش دەڵێ مەڕ بە پێی خۆی و بزن بە پێی خۆی ئەمە ئەمان شتە لەناو هەر وەلا تەزیر و وازرەتە وزرە ئوخرا هەر ئەوەیە کە مەڕ بە پێی خۆی و بزن بە پێی خۆی هەر نەفسی شتە یعنی لەناو کولتوری میلی کوردیشا ئەمە وایە حەق دراوە بە تاکە کەس بەڵام ئەم کۆمەلگا ئەو مۆراڵە کە دروست دەبێت و نەفی وجودی تاک دەکاتەوە لەناو خێزانە و خێزانی تر دەبێت ئەو ڕۆڵە و تاک لە هەر شوێنەکە بجوڵێتەوە خێزانەکە یەک دەجوڵێتەوە و کاتێ تاک بۆ نمونە تاکێک هەڵە دەکا هەموو خێزانەکە هەڵی کردووە و لەبەرەوە هەموو خێزانەکە بەوەی ئەو تاکەەوە هەڵی کردووە دێن ئەو تاکە دەکوژنی خۆیان دەکوژن چونکە ئەمە نەخۆش تووشی نەخۆشی بمڕبنێەوە و ئەمانە بەڕاستی شتانێکن کە هیچ بە هیچ یاسایە بە هەر تۆ بیرکەیتەوە ئەمە گەورەتی ناحەقە یعنی سەددام لەبەرەوەی کوڕەکەی عایلەکە پێشمەرگە بوو دەموو عایلەکەی سەردەم ئەدامی دەکەن چی ئەمە لەبەرەوەی کوڕەکەی پێشمەرگە یعنی کوڕەکەی پێشمەرگەی ئەمانیش پێشمەرگە یعنی لێرە تاکەکە جیان ناکرێتەوە یعنی ئەو کەسەی کە بووەتە پێشمەرگە جا ناکرێتەوە لە کۆی ئەندامەکانی تر کە نەبوون و دانیشتون لە تەنانەت لەو مناڵەش کە نازانێ ئەم شەڕ و فەرتەنەیەکی ئەم مۆراڵەیە کە لەناو خێزانە دواتر تەحەول دەکات بۆ سیاسەت و سیاسەتێکی لەسەر دادەمەزرێ کە بۆ ئەوەی تۆ عقوبەی لادانێکی سیاسی بکەیت دەچی عقوبەی ئەو هەر ئەو تاکە ناکەی کە لادانە سیاسیەکەی کردووە عقوبەی خێزانەکەشی دەکەیت عقوبەی گروپێک ناکە عقوبەی یەک یعنی سزای یەک میلەت دەدەیت کیمیایی دەڕژێنی بەسەر یەک میلەتە باشە ئەمە هەمووی لەوە سەرچاوی کردووە ئەمە جۆرێکە لە تۆتالیتاریزم ئەمە جۆرێکە کە تاک بە هیچ شێوەیەک یعنی ناتوانێت بجوڵێتەوە تەنها دەبێ ئەوەی کە لە ویستی خۆیەتی ڕێکی خاتەوە لەگەڵ دەرەوە و لەگەڵ خێزان و لەگەڵ فلانە اینجا جوڵەیەک بکە یعنی تاکت نییە تۆ دەو بینە گشتێت هەر ئەوە تەواو تۆش ئەویت و ئەو تۆیە و هەمووتان یەکن و لەبەرەوە هەر هەمووی لە ئەوی تر دەپرسێتەوە و یعنی تۆ شتێک بکەیت دراوسەکەت عیبدار ینی نەگە دراوسەکەت خزمێکی دوور دەیە ئەوە لەو لاوە چونکە دواتر لێ دەپرسنەوە و محاسبەت دەکرێت لەسەرەوە
ئەی بێگومان من ئەو مۆراڵە ئەوروپیە و مۆدێرنە لەلام باشترە لەم مۆراڵەی کە ئاوای و لەوێشەوە نییە کە ئەمە ئەوروپیە لەوێوەیە کە ئەوان جۆرێک لە چاکسازیان کردووە لەوێ تاکیان وەک بوونەوەرێکی سەربەخۆ وەک من چینە وەک یەکەیەکی کۆمەڵایەتی حساب بکرد لە بری خێزان یانی لەوێ هەر تاکێک خۆی خێزانەکە و هەر تاکێک وەکو چۆن خێزانەکە یەکەیەکە ئەویش یەکەیەکی بچینەی و ئەم تاکە کە خۆی وتم وەکو خێزانێک وایە لە کۆمەلگا پری مۆدەرنەکە باوکێکی هەیە کە سەر و خێزانی یعنی یەکەکە بچوو کراوەتەوە بۆ تاکەکە بەڵام باوکەکە گەورە کراوە بۆ شتێکی سەر و خێزانی کە کۆمەلگایە و ئاواژ نەبوایە ئەمان ڕێک نەدەکەوت دانی دەبێت تاکەکە یەکە خێزانیەکە لە خێزانەوە بچووکەیتەوە بۆ تاک و دەسەڵاتەکە کە خاوەنداریەتێکە کە لە ناو لای باوکە لە ناو خێزانە تۆ هەڵی گری بیبەی بۆ ناو شتێکی تر کە عیبارەتە لە دەوڵەت و حکومەت و ئەو کەسە ئاعتیباریە ئەو شەخصە نادیارە کە عیبارەتە لەو سیستەمەی کە لەو کۆمەلگایە پێڕۆ دەکرێت ڕەخنەکە ئەس دەکەم لە بەشی دووەمینەکە کە دەچینە سەر کولتور من لەوێ ئەس دەکەم تەواو پێچەوانەی ئەمان دەبێت و من لەوێ ڕەخنەکانم ئاراستەی ئەو سیستەمە دەکەم کە لەوێ هەیە و من ئاز دەکەم کێشە گەورەکەی ئێمە یعنی ئێمە مناڵەکانمان لەوێ بۆ نمونە من خۆم ئەگەر مناڵم هەبێت لەوێ لەگەڵ ئەوە خۆم وجودی خۆم سازە کە منداڵەکەم بۆ مۆراڵی ئەوە پەروەردە بکرێن نەک بۆ مۆراڵەی بڵێن عایلەکەی خۆم و دایک و باوکم و مۆراڵی کە هاتووە کە هیچ حسابێکی بۆ من وەکو تار نەکردووە بەڵام لە ڕووی کولتوریەوە من ینی لەگەڵ ئەو سیستەما دەجەنگێم وەکو چۆن پێشمەرگەیەک لەگەڵ چوزانم ئەو نظامانە چۆن کوردێک جەنگ دەکا لە تورکیا بۆ زمانەکەی و بۆ کولتورەکەی و نیشاوە لە وڵاتە جەنگ دەکەم بۆ کولتورەکەم و بەڕەوای دەبینم کە جەنگ بکەم بە تایبەتی لە وڵاتێکی وەکو کەنەدا کە ئەوانەی هاتوون لە ڕاستی ئەوانیش هاتوون خەڵکێکی هاتوون بۆ ئەوێ منیش وەکو ئەوان حەقی خۆمە جەنگ بکەم بۆ کولتورە و ئەوە من لە سیمینارەکانی دواتر دەبێت باسی بکەم کاک دامیار پرسیارێکی وردی کرد ئەویش ئایا ئەمە هەر ئەوەندە نییە کە ئێمە یانی یەکەکانمان گەورە کردو بۆ نمونە لە جاتی ئەوەی کە خێزانێکی 4-5 کەسی بێ یا بنەماڵەیەک بێ ئێمە کردومانە بە دەوڵەتێک بۆچی چونکە ئەگەر ئێمە کۆمەلگاکان لەناو هەر کۆمەلگایەک هەر کۆمەلگایەکی دەوڵەتی باوا بڵێم یعنی کۆمەلگایەکی دەوڵەتی تر بۆی نییە مداخەلە لە ژیانیان بکات تەنانەت بەر لە 2000ەکان نەکەر ئەوە گەرباتایە و دەوڵەت خەڵکەکەی خۆشی قات و قەر بکردایەوە کۆی کە کیمایی کرا بەسەر هەڵەبجا و هەموو جینۆسایدەی کورد کرا یعنی دەوڵەت بۆ شەرعیەتی هەبوو و ئەمە سیاسەتی داخلی ئەمە شتێکە ڕەبتی بە کاروباری ناو دەوڵەتی کۆمەلگاکە هەیە وە کۆمەلگاکە خۆی دەبێت خۆی برینەکانی خۆی چارەسەر کا خۆی ساز کاتەوە و ئەوەی کە دژی ئەو کۆمەلگایە نازانم چی بیکوژێ لە ناوی دەبێ وەکو نەخۆشیەک سەیری دەکات ئەمە کێشە نەبوو و هێشتاکو دەوڵەت هەتا ینی 2000ەکانی شەستەکەمە تا یعنی وەکو بڵێنێکی داخراو بوو و دەوڵەتەکانی تر بۆیان نەبوو مداخەلە بکەن ئەگەر لە ڕێگەی ینی بە ناوی یەکێکی نێودەوڵەتی شەوە بەڵام ئەس دەکەم ئەم مداخەلەکردنە تا حەدێک تۆزێک کراوەتەوە تاوان ئەمە شتێکی ئیجابیشە چونکە ئەمە پشتگیری لە گروپەکان دەکات نەک تاکەکان بەڵام لە عینی کاتی شاف فعلەن ینی وەکو بڵێی ئەو ڕێکخراوانەی مافی مرۆڤ کە دروستبوونەمانە بەرگری لە تاکەکان دەکەن و ئەوانەی دەرەوە دەتوانن پشتیوانیان بکەن وە بەرگریکردن لەمە ینی بەرگریکردنە لە بەڕاستی ینی لێرە ئەو باوکە نییە و باوکەی کە ئێمە باسی دەکەین لەوێ نییە ئەوە دواتر باسی دەکەم لێرە باوکەکە کێیە لەوێ وەکو بڵێ ئەوان هەوڵ دەدەم کۆمەلگایانەی ئێرەش وەکو خۆیان
بەرەو ئەوە بڕۆن کە دەسەڵات لە باوکە بایۆلۆژیەکە بستێنەوە بۆ باوکە سۆسیۆلۆژیەکە بۆ ئەوەی تاک ئەو مافانەی کە تاکەیەتی هەیبێت ئەو سەربەخۆیی تاکەیەتی هەیبێت وە لێرەوە جۆرێک لە مداخلەی گیانیە بۆ ناو دەوڵەتەکان و چاودێری دەکرێت کە تاک لە ئاساس مافی بپارێزرێ ئەمەش لەکوێوەیە لەوێوەیە کە جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ کە هەموو دەوڵەتەکانی هینیان کردووە وەکو بڵێ دانیان پیاناوە لەوێوە ئەوە ڕەوایەتی دەدا بەڕێکخراوە مەدەنیەکان کە بتوانن بەشداری بکەن لەو بابەتانە بەڵام وەکو بڵێ ئەگەر ئێمە وەکو شتێک ئاوار بیری دەکەینەوە کە دەسەڵات لە خێزانێکی بچووکەوە گوازراوەتەوە بۆ خێزانی شەرعیەتێکی خوێنیە یعنی کاتێک کە تۆ لەناو مۆراڵێکی وا لەدایک دەبی بۆ نمونە لەسەر دەمی ڕۆمەکانی بۆەوەی وازەحتر بڵێن تۆ لەناو عایلەیەکە لەدایک دەبی باوکەکە حەقی هەیە وەکو کۆیلەیە بفرۆشێت یعنی تۆ حەل لەدایک بووی بە کۆیلایەتی لەدایک ئەلێرەوە بەڵام ئەو باوکەی تر کە باوکێکی نادیان ئەم باوکە ڕێگری دەکات لەوەی کە تاکەکان یعنی تاکەکانی تر بفرۆشن لە کاتێککە ئەم دوو تاکە وەکو ئینسان یەکسانە یعنی باوکەکە لەگەڵ ئەو مناڵەی کا وەکو کۆیلێک دەیفرۆشێ یەکسانە نەردووکیان ئینسانە و ئەم باوکەی تر بە یەکسانی سەیری منداڵێکی تازە بوو کە لەدایک دەبێت لەگەڵ باوکەکەی بە یەکسانی دەبێت و هەردووکیان بە هاوڵاتی هەردووکیان بە یەکەیەکی بنچینەی دەزانێت لێرەوە لە بەرەوار گواستنەوەکە چەندینیە لە ڕاستیا جۆریش و ئەو پەیوەندیانە هەمووی گۆڕانیان بەسەرهات و لەبەرەوە هەز ناکەم وەکو بڵێ هەرەوە بە شتێکی بچووک گەورە کراوێ باوکە بچووکەکە کراوێ بە باوکێکی گەورە خێزانە بچووکەکە کراوێ بە خێزانێکی گەورە ئەو پەیوەندیەی کە خێزانەکەی لەسەردا دەمەزرێ هەمان ئەو بنەمایەش کە ڕەوایەتی دەدا بەو مۆراڵە ئەو دوو بنەماکان جیاواز بنەمای موڵکیەتەکە لە ناو خێزانە وەکو کرد وتم سروشتیە لێرە لە کۆمەلگای مۆراڵە مۆدێرنەکە مرۆڤ قۆناغێکی باش لە حیوان دوور دەکەوێت لەوەی کە حیوان بێت یعنی لەژێر جەبری لەوەی کە زیندەوەر بێت لەژێر جەبری سروش دوور دەکەوێت لە ناو خێزانە بیانوەکە بۆ کۆیلایەتیەکە بوونی سروشتەکەی ئێمەیە ئەوەیە کە من لەو دایک و باوکە دەبم بۆ نمونە لە ڕۆما ئەو دایک و باوکە لەبەر ئەوەی لەوان بوو بە شکلێکی بایۆلۆژی ئەوان بۆیان هەیە بفرۆشن و لەوێەوە شەرعیەت بۆیان کە بفرۆشن بەڵام ئەو پەیوەندیە بایۆلۆجیە خوێنیە نەفی دەبێتەوە و ئەو بنەما بایۆلۆجیە ون دەبێت بۆ بنەمایەکی سۆسیۆلۆژی و ئەو کاتە پەیوەندی خوێنی من لەگەڵ هەر کەسێکە ناتوانێت وا بکا کە ئەو کەسە وەکو کەسێک خاوەنداریەتی لە من بکە ئەگەر باوکیشم بێت ئەو کاتە من و باوکم مەردووکان مناڵی باوکێکی و ئەو خاوەنداریەتی لە هەردووکان دەکات و ئەو دەتوانێت یعنی باوکەکە دەبێ باوکایەتیەکەی خۆی وەکو ئەوەی کە ئەم منداڵە بەخێو دەکات لە ڕێگەی باوکە گەورەکەەوە بکات وەکو ئەرکێک بیکا بۆ باوکە گەورەکە تەمەنە من باسی مۆراڵ دەکەم باسی کولتور ناکەم باسی سۆزی مرۆڤەکان ناکەم باسی خۆشەویستی مرۆڤەکان ناکەم باسی لایەنی ئێستاتیکی مرۆڤ ناکەم کام لایەنانە لە ڕاستیا بەدەرە لەوەی کایانی باوکێک کە مناڵەکەی خۆش دەوێت یا مناڵەکە باوکی خۆش دەوێت ئەگەر لەبەر ئەوە خۆشی بوێ کە بەخێوی کردووە من خۆشەویستی نییە وە چۆن بکرێ باوک و منداڵ فعلەن خۆشەویستیەکی ڕاستەقینە لە بینیانە یعنی ئەمە کەی خۆشەویستیە کە من بۆیە پێت دەڵێم خارە بۆی چۆلەکەم بۆ بگری ئەمە لە ڕاستیە خۆ خۆشەویستیە بەرزە ئێستاتیکێ ئەمە لەبەر ئەوەی پێت دەڵێم باوکە چونکە بەخێوە نەکرد ئەگەر بەخێوە نەکردم تۆ باوکە نیت لێرە پەیوەندی باوک و منداڵ پەیوەندیەکی یعنی ئێستاتیکی نیە هێشتا پەیوەستە بە حاجەکانی زیندەوەرەکەی بنەوە
هێشتا من بێچووە ئاسکم بووە بێچووە مەڕم بووە ینی من هیچ تاکو بەشەر نیم پەیوەندیەکەم بەوە پەیوەندیەکی جەبری بایۆلۆجیە لە من بووە من تاوانبارم بەوەی کە ئەو بووە دەبێ بەخێویکەم و ئەویش بۆیە من باوکم چونکە بەخێوی دەکەم و ئەمە پەیوەندیەکی تەواو مەسلحەتشیانەیە و ئەمە وا ناکا لە ڕاستیا کە پەیوەندی ئەو بەوە باوکو منداڵە پەیوەندیەک بێت بە معنای ئینسانیەکەی پەیوەندیەکی ئینسانی و ئەوەی دەوڵە باوکە گەورەکە دەیکا دەستکاری ئەمە دەکات دەستکاری شوێنەکەی تر ناکات و ئەوە دواتر لە مەوزوعی ئەوە دەکەوێتە ناو کولتورەوە مەوزوعی خۆشەویستی کە مەسلحەتی تیانە بە دەرە لەو مەسلحەتەی کە هەیە و خۆشەویستێکی ئینسانیە ئەمە لە ڕاستیا لە ئاستێکی بەرزی ئێستاتیکە یعنی ئەمە بەشێکمان تایە توانایە کە توانایەکی ئێستاتیکیە و لەویا دروست و خۆشەویستی ڕەبتی بە ئێستاتیکەوە یعنی باوکێک ئەو باوکەم خۆشەوێت کە باوکێکی جوانە ئەو کاتە خۆشەویستەکە لە جوانی باوکەکە لە جوانی شکڵ ناڵێ یعنی لە جوانی وجودیە لە جوانی ئەوەی کە لە هەر شتێکا کە دەری دەبرە من جوانی دەبینم لە باوکەکە لە دایکەکە جوانی دەبینم و ئەمە پەیوەندیەکی ترە من دەبێت لە کات کە ڕۆشتی لەسەر مۆزوعی کولتور لەوێ باسی و ئەوەی کە کۆمەلگای مۆدێرن ینی بۆ ئەوەی کۆمۆراڵەکەی خۆی ڕێکخا لە عینی کاتیشا دەستکاری ئەوە دەکاوتێکی دەدا لە ڕاستیە ئەم مۆزوعی کولتورە ئەوەی کە کاگەڕا وێستی ینی ڕخنەکردنەکە دەکەوێتە مەجالێکی ترەوە حتمما نەوانش لەم شوێنەشار ڕخنەیەکی دەبێت ڕخنەی تند لەو سیستەمە بگیرێت چونکە لە ڕاستیا ئەوەی ئێستاتیکە ئەس دەکەم پەیوەندی بە ژیانی ڕۆحی ئێمەوە هەیە لەناو ئەو کۆمەلگا مۆدێرنا بەرەو هند دەچێت بەرەو چوزانم چووکامەوەشی کە هونەرە پیشەیی کراوەتەوە ینی هەموو شتێک پیشەیی کراوەتەوە و وەکو وابێ جگە لە کۆمەڵ پەیوەندی مۆراڵیەکە مرۆڤ پەیوەندی تری نەبێت و ئەوەی دەبێت ئەو کۆمەلگایان ڕەخنە بکرێت لە دوو ئاستی ترایە کە لە ڕاستیا بەهۆی ئەوەوە کە وا دەبیندێت لەوێ جگە لە پەیوەندی مۆراڵی وەکووا بێ مرۆڤ پەیوەندی تری نەبێت تر مۆراڵک پەیوەندە مۆراڵیەکە پەیوەندێکی پیشەیی بێ یا ناپیشەیی ئەوان وا دەزانن هەرەوە لەبەرەوە ئەوەشی بۆ نمونە دەکەوێتە ناو ئێستاتیکەوە ئەوانە دیسان پیشەیی دەکەنەوە و ئەو ڕۆحە ئێستاتیکێکە نایەوە بەڵام لە کۆڵکردنەوەی ئەم مەسئولیەتە وەکو بەخێوکردن بۆ منداڵ و ئەوەی کە حاجاتی حەیوانی ئێمەن ئەمە کارێکی باشە کراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین ینی باوکو منداڵەکە بتوانن ئازادانە بەڕاستی بگەنە ئەو پەیوەندیە بەرزەی کە دەبێ پێی بگەن پەیوەندی ئێستاتیکیە لەکە لە نێوانیانەیە و بگەن بۆ خۆشەویستی کە نەبەستاوە بە پێداویستەکان کاتێک کە تۆ خۆشەویستەکەت بەس بە پێداویستەکانەوە ئیتر بەڕاستیەوە خۆشەویستی ئەوە جۆرەکە لە بەرژەوەندی خواست ئەوە جۆرەکە لە هەر شتێک ناوی لێ دەبێت چی نەگەیشتوێتە لایە مۆراڵەکە ئەو سیستەمە مۆراڵیە کە لەوێ تاک لە ناو مێشکی تاکەکانایە لە ڕێگەی پەروەردەوە خراوەتە ناو مێشکیان لە ڕێگەی ئەو ژینگە پەروەردەیەی کە لە بازاڕا هەیە لە دوکانە هەیە لە هەموو شوێنەکە و منداڵاتایە پەروەردە دەبێن و ئەوە ناهاتوە کە ئەوە ناتبێ ئێمە لە ڕووی ژیانی مادی و وەسایلانەی بەکاری دێنین وەسایلەکانمان مۆدێرن بەڵام تا ئێستا پەیوەندی مامۆستا و تەلەبە پەیوەندی دایک باوکە وەکو هی خێزانەکە لەگەڵ مناڵەکان و تا ئێستا ئەم پەیوەندیانە دەستکاری نەکراوە و تا ئێستا تاکی سەر بەخۆی و تا ئێستا بۆ نمونە من لەسەر ئەوەی برایەکەم شتێک دەکات کۆمەڵگاکە لێم هەردەبێت ئامۆزاکەم نازانم پشتا و پشتی هێنم دێتە دەنگ لەسەر ئەمە لە کاتێکا و یعنی ئەمە ئەم شەرعەتەی لەکوێ وەرگرت یعنی قسەش دەکا و تۆش بۆت نییە قسە بکەیت نابێ بەڵامی بکەیتەوە و ئەمانە ئەمەیەکە نەبۆڕا ئەوە نا
قوتابخانەکان گۆڕاون وەوەی لە ناو قوتابخانەکانە دەخوێنرێ ئەوە نییە کە لە حوجەکانە دەخوێن هەر زانستە مۆدێرنەکەیە یعنی توانە پیشەییەکان گۆڕاوە ئەندازیارێکی ئێرە ئەوە دەخوێنێت کە ئەندازیارێکی ئەڵمان دەبێ بیخوێنێ زانستەکان ئەمان زانستە بەس ئەوەی مشکیلەیە توانە پیشەییەکە نییە من ئەم تاکە وەکو توانایەکی پیشەیی فێریکە و توانایی بکەمە توانست کە بتوانێت کارێکی پێ بکەم ئێستا لە مەکتەبەکانە هەموو شتێک ئەوەی کە هەیە ئەوەیە کە تەلەبەت زیرەک بێت دەرەجە بێنێت و بتوانێت بچێتە یەکێک لەو کۆلێژانەی کە ئیشی دەسەکەێت وە مامۆسای باش ئەوەیە کە بتوانێت ینی بزانێت کە پرسیار لە ناو وینەکە چۆن دێتەوە و چۆن وا لە تەلەبەکەی بکە کە لە کاتی جوابدانەوەی پرسیارەکانان بۆ نمونە سەد بێنێ بەڵام پەیوەندی تەلەبەکان لەگەڵ یەکە ئەو مۆراڵی دەیان بەسێ بەیەکەوە ئەو مۆراڵە نییە کە تەلەبەکانی ناو قوتابخانەیەکی ئەوروپی دەبەسێت و ئەو مۆراڵی کە مامۆستا دەخاتە ناو پەیوەندی لەگەڵ ئەو تەلەبانە ئەو مۆراڵە نییە کە مامۆستایەک دەخاتە ناو پەیوەندی لەگەڵ تەلەبانە ئەمە نەگەر لەوێ لە هەر شتێکە من ئەو جار باسی مارکێتێکم کرد لە ناو مارکێتێکە ئەو مۆزەفە لە شوێنێکی ترەکە من دواتر باسی ئەو نظامەی ئێرە دەکەم ئەو مۆراڵی ئێرە دەکەم چۆن ئیش دەکە ئەو کاتە دەزانین کە چی نەگۆڕاوە توانە پیشەییەکان گۆڕاوە ئێستا گەنجمان هەیە توانایەکی پیشەیی ینی گەنجەکانمان توانایی پیشەیی باشە لە ئێستا ئەم دەم ساڵەی دوایە بە تایبەتی ئەوانەیان کە ئینگلیزیەکی باش دەزانن توانە پیشەییەکانیان توانایی بەر یعنی ئەگەر بەشێک لە توانە پیشەییەکان زمان بێت تۆ گەنج دەیە لەم وڵاتە توزانم دەزمان دەزانێت هەیە پێنج دەزانێت خۆی فێر کردو ئەگەر ئەمە بەشێک بێ لە کاری پیشەیی کە بەشێکیش ینی زمان ئەسان کۆڵەکەیەکی ئەساسیە تۆ بۆی لە شوێنەکانیش ئەوە جگەلەوە لە مەجای تەکنۆلۆژی ئەوانە توانایەکی زۆر توانایانە توانەکان پەروەردەکراوە توانە پیشەیی ئەوەی نیمانە چیە مۆراڵە مۆراڵەکەی ئەوانمانی ئەو ڕێخستنە کۆمەڵایەتی کە لەوێ هەیە ئێمە نیمان و ئێمە هێشتا هەر باوکەکە ئێمە باوکە ئەو باوکە سۆسیۆلۆگیەمانی ئێمە کۆمەلگای مەدەنی نیمانی ئێمە حکومەتمانی ئێمە بە پێچەوانەوە لە ناو کۆمەلگای مەدەنیەکەشە بۆ نمونە لە ناو ڕێکخراوێکە ڕێک نظامی خێزانەکە دەبینە لەوێش سەرۆکی ڕێکخراوەکە باوکەکەی ئەوان کرد خاوەنی ئەم خاوەنی و ئەمە دەبینە ناو حیزبەکانەوە دەبینە ناو هەموو تەنان دەبێنە ناو دایرەکانی حکومەتیشەوە ینی پەیوەندیەکە ئەمە نەگۆڕاوە دەبێ ئەمە دەستکاری بکرێت پەیوەندی نێوان تاکەکان کە داخوازیەکی ئەو کۆمەلگا پیشە سازی وەکو پێشتر من باسم کردوتم چۆن مۆراڵەکە گۆڕاوە ژیانە پیشەیینەکەش گۆڕاوە وەسایلەکانی بەرەمێنان گۆڕاون ئیش گۆڕاوە دابشکردنی ئیش گۆڕاوە هەمووی ئەمە هارمۆنیە لەگەڵ یەکە هەیە بەڵام ئەوەی مشکلەیە لێرە ئەوەیە توانە پیشەییەکان کە وەک گەنجێکی ئەوروپی پێگەیشتوون لەگەڵ ئەو مۆراڵی کە هەیە بۆ مۆراڵی پیشەیی ساز نیە لەگەڵ مۆراڵە ناپیشەییەکە ساز نیە و ئەمەش کەس ناتوانێت بۆت بێنێ ئەوی تر تەزدید دەکرێت زانستە بەڵام ئەمەیان جگەل لەوەی کە ئەو وشاریە پەیدا ببێت کە نظامێکی مۆراڵێکی باشتر لە مۆراڵە دەکرێت بێت و مرۆڤەکانی ئێرە ئیتر توزانم وەکو بڵێ لەو ناسەر بەخۆیە ئەوەندە ناڕەحەت بوون بیرکەنەوە لەوەی ئەمە بۆ چی دەبێ وابێ بۆ ناکرێت چاکتی بکەین یعنی کە ئەم بیرکردنەوەیە دروست بوو ئەو کاتە من ئەس دەکەم ئەو گۆرانە ڕوو دەدا و ئەوەی کە ناتوە و دەبوایە بێت ئەوە ئیتر نایە دەبێت لێرەوە دابێت و دەبێت لە معاناتی ئەو مۆراڵەی کە بۆ تاک دروستی دەکات لەوێوە تاک بیرکاتەوە لەوەی کە ئەو کارە مەوزوعی بوونی ئینسان
یعنی بوونی ئینسان لەکوێیە تەوان یەکێک لەو کتێبە باشانەی کە ئەس دەکەم بە وردی باسی ئەم بابەتە دەکات کتێبەکەی هیتلەر لەبارەی فەلسەفەی مافەوە بنەماکانی فەلسەفەی مافەوە ئێستا بۆ نمونە لە وڵاتی ئێمە وجودی ئینسانەکان لە ناو مڵکەکەیەتی وجودەکەی لە ناو سیارەکایەتی لە ناو خانوەکایە لە ناو هەر شتێکی ترایە طبعا ئەم ئاستە لە وشیاری کە تۆ وجودت لە ناو مڵکە ببینیتەوە ئاستێکی زۆر نزمترە لەوەی کە وجودت لە ناو ئیشا بدۆزیتەوە وە کاتێک تۆ بوونی خۆت دەخەیتە ناو ئیشەوە لە وشارێکی ئاستێکی بەرزتر لە وشیاریایی لەوەی کە بوونت لە ناو مڵکەکایە کە دەستکاری مڵکەکە دەکردەوە و ئیش چییە؟ عیبارەتە لەوەی کە من دەستکاری ئەمە دەکەم کە هەما دەیکەم بە شتێکی لێ دەخۆتەوە و من کاتێک توانای ئەم دروستکردنم تیابوو وە وجودی خۆم لە ناو ئەم دروستکردنا بینی لە ناو ئیشا بینی ئەو کاتە بێگومان وشیارێکی باڵاترم لێ ئەوەی چاودێریم دەکات چاودێری ئیشەکەم دەکات بۆچی چونکە وجودی من لێرە لە ناو ئیشایە بەڵام وجودی من لەم وڵاتی ئێرە لە ناو مڵکەکەمایە مەڵک شتێکی وەستاوە وە کامیان باشترە یانی وجودی من لە کامیانە ببیندێ باشترە لە مڵکەکەما ببیندێ یا لە ئیشەکەما بێگومان لە ئیشا ببیندێ کە لە ئیشا بیندا و کاتە ئیش بەرەو پێشوە و ئیش ئەساسی مڵکە ئیش ئەساسە بۆ ئەوەی لە ئەو وڵاتە بۆ نمونە پارەی هەبێ خۆشگوزەران بێ پارە ئەساسی ئیش نییە ئیش پارە دروستە و پارە ئیش دروست ناکات پارە دەبێت لە خزمەتی ئیشا بێت نەک بە پێچەوانەوە ینی ئیشەکە دەبێت ئامانج بێت ئەو کاتە ئیش ئامانج بوو تۆ پارە وەک وەسیلەیەک بۆ دروستکردنی ئیش بەکاری بێت وە کاتێک ئاوا بوو ئەو کاتە ئەم سەرمایەدارە بیرکردنەوەیەکی شخصی لە هەمان کاتا بیرکردنەوەیەکی گشتیشە چکە لە ڕێگەی ئەو ئیشەوە کۆمەڵک کەسی زۆر دەخاتە سەر ئیش ئەمە وەکو ئەو کەسەر نییە کە پارەی هەیە وەکو سوال و سەدەقە دەیدا بە فەقیر وەژار یعنی تۆ ئەگەر بتەوێت کەرامەتی کەسێک بپارێزی ئیشی بۆ دروستکە نەک پارەی بدەرێ وەکو خێر و سەدەقە وەک کە ئیشت بۆ دروست کرد ڕێزت لە کەرامەتی وەڵام نمونەیەک بچووک دێنمەوە بەمە کۆتایی دێنم بە باسەکە لە کاتی جەنگا دەبێت کابرایەکی ئەڵمان هەیە لە ناو لادەیەکایە کۆمەڵی ئاسکەری تر کە خواردنوشتیان نییە ئەوەی لە ناو جەنگەکە بوون سەرباز دەگەڕێنەوە هەڵاتون وانە یا هەر شتێک دێن بەرەو ئەو لادەیە بۆ ئەوەی نانەکە بێ بیخۆن و نەمێ کاتێک کە دێن بۆ لای ئەو کابرایە کە کابرا بارێکی داناوە لە شوێنێک بارەدارێک بە سەربازەکە دەڵێ ئەڵێ بۆ مەیە بێم نان خۆم ئەڵێ ئەو بارەدارە لەگەڵ خۆت دێنە بۆ ئێرە بارەدارەکەی پێ دێنێ بۆ ئەوێ اینجا نانەکەی پێدەدا دواتریش لەوێەوە بارەدارەکەی بۆ دەبات بۆ شوێنێکی تر اینجا خۆی دێت بارەدارەکە دێنێتەوە لە نەفسی شوێنی پێشوو داینە سەربازێکی تر دێ بە هەمان شێوە دەڵێ ئەوە بکە ئەم ئیشەی پێ دەکات بەڵام خۆی دواتر ئەو شتە دەباتەوە جێگە خۆی منداڵەکە پێ دەڵێ وەرە باوکە تۆ بۆ وا دەکەیت ئەڵێ ڕۆڵە بۆیە وا دەکەم بۆ ئەوەی ئەو نانەی پێم داون هەست بکەن لە بەرامبەر ئەو ئیشایە کە کردوویانە بۆ ئەوەی کەرامەتیان پارێزراوە لەبەر ئەوە دەبێ لە ڕاستیات یعنی تۆ لە ڕێگەی دروستکردنی ئیشەوە بۆ کەسەکان کۆمەکی هەم کەسەکان دەکەی هەم کەرامەتیشیان دەپارێزی نەک لە ڕێگەی ئەوەی کاتۆ بەخێر و سەدەقە و ئینجا بڵاویشی کەیتەوە لەسەر تەلەڤیزیۆن بڵێ مەوە من ئەم کەسە فەقیرە چۆن خاوەن بۆ دروست کردووە چۆن ینی کەسەکە تۆ دەیشکێنی چی کەسێک حەز دەکا ببرێتە سەر تەلەڤیزیۆن ئاوای پێ بکرێ ئەمەیە کە لە کاتێک کە تۆ مۆراڵەکە لەسەر ئەوە دانا کەرامەتی ئینسانەکە پارێزراو بێت
ئەیتر کەسێک کە چاکە دەکات ئەسەن دەبێت پێی نەزانێت و ئەوەی کە هەر لە دینی هەیە دەڵێ ئەگەر چاکە بەم دەسە بکەی دەبێ ئەویتر نەدا ئەو دەیەنێتە سەر تەلەڤیزیۆن شاشە نیشانی دەداڵێت تۆ ها چەند ڕسوای من ئەمە لە کاتێکە کللتورێکی ئاینیە بووە لە نەناو کۆمەلگای ئێمە کە فعلەن کەسەکانی وا ڕاهێناوە ئەگەر ویستیان کۆمەکی کەسێک بکەن دەبێ بە شێوەیەکی شارەوە بکەن بۆ یەو کەساسدا بەوە نەکە کە کەرامەتی پارێزراوە و من با پیرۆ خۆم یەکێک بۆ لەوانە کە دەگیارنەوە من بیرم نایێتە بەم باکیشم بیر نایە بەڵام ئەو پیاوە کابرایە بووە توجارەتی کردو و دەوڵەمەند بووە یانی بە ڕۆژا سێری هیلادەکەی کردو زانێکیە چی پێویستە بەشەوە چۆ لە کڵاو ڕۆژنەکەەوە بۆ این کردوون بۆەوەی کەس پێی نەزانێەوە بووە یانی ئەگەر تۆ بتێوێ ئەمە بکەی دەبێت بەو شێوەیە بکەی کەرامەتی ئەو کەسە پارێزراوە بەڵام لێرە تۆ کە دێی ئیش دروست دەکەی لە هەمان کاتا شتێک بۆ خۆت دەکەیت و شتێکی شخصی و کەرامەتی کەسەکانیش دەپارێزی تەبانەوە کەو کاتە کەرامەتی کەسەکان دەپارێزێ پارێزراو دەبێت ئەگەر بێت و ئەو مۆراڵە کار بکە یعنی لە ناو شوێنی ئیشەکە ئەو مۆراڵە کار بکە کە لەوێ هەیە ئەوە تەبان ئەو مۆراڵە لە ناو کارگەیەکی ئێرانیە ئەو مۆراڵەی ترەیە کە من دواتر لە باسی مۆراڵەکەی ئێرا باسی دەکەم ئەلێرا کۆتایی دێنم مۆزانم زۆری بود